درود دوستان عزیز، امروز دوشنبه 1/1/1401 اولین روز سال جدید با هیئت کوهنوردی شهرمون اومدیم بیرون واسه مراسم نوروز. هوام که بارونیه، حالا نمیدونیم برنامه‌اش چی میشه، چه جوریه، با هم بریم ببینیم دیگه. ما باید بریم اونجا که ماشین هستن. رسیدیم. از اینجا ساعت مشخصی، بذاری اونجا رو نشونتون بدم. از شوهی که وسطش جمع کردن. یکی 2722 کوردیە ئەمەگە 500 ساڵ لەوە پێش ژیا بەین دەیکردە دوو شتێکی زۆر جوان دەبوو. ئێستێ ژەمە زۆر خۆشحاڵین، دڵخۆشین بەوەی کە کۆڕێکی ئاوا خنجیلانە و جوان لەبەر ئەو کەش و هەوا سارد و بارانی کۆبۆتەوە لێرەکانە تەشریفتان هێناوە قەدەمتان سەرچاوی ئێمە. زۆر بەخێر بێن سەرچاومان. ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوایە، جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوایە. ساڵێکی پڕ لە خێر و خۆشی بۆ گەلی کورد و گشتگەلانی سەرگەزەوی بێت. ببینیم روشن میشه با این بارون که میاد.
آره جاتون خیلی خالیه. رفتید دیگه زود برگشتید.